سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. بیلال ڕەوفم کاتی ئابووریە. ئەم ێوارەیە ئەم بابەتە ئابووریانتان بۆ باسکە. ئەنجومەنی دەوڵەت هەفتەی ئایندە لەبارەی داهاتی نانوتی هەرێم و پشتی فیدراڵی کۆ دەبێتەوە. بڕیار لەسەر داواکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەدات. لەژێر کاریگەری و فشار و سزا ئابووریەکان بەهای تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلار دابەزی. دیناری عێراقیش بەرز بوو و نرخی زێڕیش ناجێگیرە. بەدیان پرۆژەی خزمەتگوزاری لە کەرکووک ئەنجام دراون. پرۆژەکان لە سێکتەر و ناوچەی جیاوازی کەرکووک بێ جیاوازی جێبەجێکراون. دراوی دڕاو و کۆنا کێشەی بۆ مامەڵەکاران دروست کردووە. داواکارن بانکی ناوەندی وەری بگرێتەوە. لەلایەکی تریشەوە بۆتە سەرچاوی کار و کەسابەتی خەڵکی تر ئەیکڕن و ئەیفرۆشنەوە. دووبارە سڵاو. لە بابەتی موچەوە دەست پێکەم لە هەفتەی ڕابردوو 4 جار ئەنجومەنی دەوڵەت کۆ بووە. بێگومان هەفتەی پێشووتر ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەو داوایی لەبەردەستیا بوو کە لیژنەکەی ئەنجومەنی وەزیران بۆیان ئامادە کرده بوو لەسەر داهاتی نەوتی هەرێمی کوردستان و پشکی گەنجینەی فیدراڵی واتە نووسان چەند داهاتیە چەندی بەر عێراق و بەغاکرد ناردی بۆ ئەنجومەنی دەوڵەت بۆ ئەوەی ئەو خوێندنەوەی بۆ بکە لە ڕووی یاساییەوە هەڵی سەنگێنە ئایا داواکاری هەرێمی کوردستان ڕەوایە یاخود ئەوەی عێراق. 4 ڕۆژ کۆبوونەوەیان ئەنجامە. پێشتر وا بڕیار بوو کە نوێنەری هەرێمی کوردستان تیا بەشدار بێ، بەڵام ئەنجومەنی وەزیرانی عێراق بە فەرمی ڕایگەیان کە ئەوان بە پێویستی نازانن ئەنجومەنی دەوڵەت لەسەر ئەم بابەتە بڕیار بە و نوێنەری خۆیان نەنارد. ڕۆژی پێنجشەمەش کۆبوونەوەی خۆیان ئەنجامە، بەڵام هیچ خوێندنەوەیەکی یاخود راپۆرتێکی کە ئامادەیان کردبوو بڵاویان نەکردەوە. بڕیارە لە هەفتەی ئایندە جایەکتر کۆبوونەوە بێ یاخود راپۆرتەکە ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکەنەوە بۆ ئەوەی بڕیاری خۆیان یاخود خوێندنەوەی خۆیان بۆ کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق دەرببڕن. هەر لە سێشەممەی هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی عێراق لەسەر نەوتی هەرێمی کوردستان قسەیان کردبوو. 48 ساعتیان دیاری کرد بۆ وەزیری نەوت کە کێشەی کۆمپانیا نەوتەکان و گرێبەستەکانیان چارەسەر کاو دەست بە هەناردەکردنەوە بکرێ، بەڵام ئەو 48 ساعتەش تێپەڕی و ئاسوی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانیش دیار نییە. مەسەلەی موچەی هەرێمی کوردستان پەیوەستە بە بابەتی نەوتی هەرێمی کوردستان هەروەها داهاتی نانەوتی و پشکی گەنجینەی فیدراڵی کە هەردووکیان وەکو خۆی بە چارەسەر نەکراوی ماونەتەوە و هەروەها ساڵیش بەرەو کۆتایی ئەڕوا. تەنها 3 مانگ و 11 ڕۆژی ماوە. بە 3 مانگ و 11 ڕۆژ 6 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆران دابەش نەکراوە. ئەستەمە و قورسە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەفوتی. ئاسوویەکیش دیار نییە. تەنانەت بۆ موچەی مانگی حوتیش چکە هیچ بڕیارێکی تا ئێستا لەبارەوە نەدراوە و دیار نییە ئایا مانگی حوتی ژێت یاخودنە مانگی هەشت دێت نوێت دێت. بۆیە ئەوەی لەبارەی موچەوە وترێ سەبار بە هاتن و نهاتن و هەواڵی خۆش و ئەو بابەتانە جارێ بنەمایەکی ئەو تۆی نییە. بەهۆی فشار و سزا ئابووریەکان بەهای تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلار دابەزی. $100 بۆ سەر و 10 ملیۆن تمەن بەرز بوو. بەهای دیناری عێراقیش بەرامبەر بە دۆلار لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەرز بووە. هەر $100 لە 142,250 بۆ 142,500 مامەڵەی پێوەکرێت تا ئاستێک گەشتبینیەک بەرامبەر بە بەهای دینا بەرامبەر بە دۆلار دروست بووەتەوە. ئەویش دوای ئەوەی کە لە ماوەی 50 ڕۆژی ڕابردوو جۆرێک لە ڕەشبینی و بێهێزی دینارمان لە بازار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بینی بوو کە بەشێکی پەیوەست بوو بە فشارە سیاسیەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمایەتی لەسەر دۆخی ئەمنی و سیاسی عێراق. بەشێکیش پەیوەست بوو بە هەندێ بانکی عێراقیەوە کە دۆسیەکانیان گومانی سپیکردنەوە و تەهریبی دۆلاریان لێکرا. دواتر بە سزادانی بانکێک کۆتایی هاتوو دووبارە بانکەکان دەستیان کردەوە بە کارەکانی خۆیان. پێشبینەکرد لە هەفتەی ئایندە دۆخی دینار ئەگەر بێت و
بانکی ناوەندی فرۆشی دۆلاری هەبێ و هەروەها دۆخێکی سیاسی و ئەمنی خراپ لە عێراق ڕوونێ دینا بەرامبەر بە دۆلار دۆخێکی باشتری هەبێ و بەرەو 140,000 هەنگاو. لێرە باسێکی بەهای دراوەکان زێرتان بۆ ئەەکەم بزانین گۆڕانکاریەکان چین وە چ گۆڕانکارێکی نوێژ ڕوئەیە. بازار هەرێمی کوردستان سەر ڕایەوەی کە ڕۆژی هەینیە لە عێراق و هەرێمی کوردستان ئەو شوێنانی کە بازاری ئاڵوگۆڕی دراون بە فراوانی نین، بەڵام بەشێک لە کۆمپانیەکان کارەکانی خۆیانەکەن. $100 لە نێو 142,000 و 250 بۆ 142,500 دینار مامەڵی پێواکرێت و هەروەها 100 پاوەند بە 191,100 دینارە، 100 یۆرۆش 165,400 دینارە. هەشتەوار بە تمەنە دابەزینێکی باشی بە خۆبینی لە ماوەی تەنها سعات 12 شەو هەتا کوێستە بە نزیکەی لە 9,900,000ەوە بۆتە 10,250,000. قسەیەکی سەرۆکی فەڕەنسا ماکرۆن کاریگەریە بوو کاتێ بۆ کەناڵی 12 ئیسرائیل قسەی کردوتی تا کوێستە ئێران شتێکی باشیان منخستۆتە ڕوو بۆ ئێمە و قەناعەتمان پێینی و بەردەوام بین لەوەی کە هەوڵین بۆ گەڕانەوەی سزاکان و ئەمڕۆژ بە ساعات 8 دیوارە بە کاتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی ئاسایشەیە سەبارەت بە داوایەکی کۆریای باشوور بۆ لابردنی سزاکان لەسەر ئێران خۆ ڕێگرتن لە گەڕانەوەی سزاکان بۆ سەر ئێران کە بێگومان ڕوبەڕووی فیتۆی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا شەبێتەوە کە هەرسێکیان ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشن بۆیە ئەو هەنگاوەش سەرکەوتوو نابێ و گەڕانەوەی سزا نێودەوڵەتەکان حتمیە بێ بۆ سەر ئێران کە تەنها 8 ڕۆژی ماوە. سەبارەت بە لیرەی سووری 1,129,200 ئێستا سەیر بکردبوو بە 130,000 بەڕاستی جۆرێک لە بەرزبوون ناوخۆی هەرێمی کوردستان ڕوویاوەتەوە هاوشێوەی ئەوەی کە پێشتر ڕوویەیە و کۆمەڵە کەس تووشی زەرەرە بوون باشترە ئەگە لیرەی سووریت هەبێ بە زوویی لی دەرچی. سەبارەت بە لیرەی تورکیش 100 لیرە 3,450 بە دۆلاری $600 4,430 لیرە. بینە سەر کانزا بە نرخەکە ئۆنسەیەک زێر 3,646 تا 3,656 دۆلاریش بەرز بۆتەوە. 1 کیلۆ ئاڵتونی تەواو خاڵس بە 170,303 دۆلارە واتە بەنزیکی 11 وەرەقە و 11 دەفتەر و 73 وەرەقە. 1 لیرەی زێر 780 دۆلارە بەنزیکی 775 بۆ 785 لەو بینایە مامەڵاکە. لە هەرێمی کوردستان لیرەی دووبەی گرانتر بۆ لەسەر لە چاو نرخەکەی کە ئەبێ بە ستاندارد هەیبێ لە بەروی خواستێکی زۆری لەسەر دروست بووە. دڵنیام ئەمە کاتێبێ 5 دۆلار زیادی چۆتە سەر باشترە بەو نرخە بەرزە تۆ کڕین ئەنجام نەی. سەبارەت بە زێر عێرەبیستوێک 735,000 ئۆنسە زیویش 42 دۆلار و 2 سنتە. زێر ئاراستی بەرزبوونەوەی هەیە بەڵام ئەگەری پاشەخشیش هەیە من هانی کەس نام لەم نرخە بەرزانە زێر بکڕێ ئەگەری هەیە ئەو 780 دۆلارە بۆ لیرەیەکی دوبەی تا 740 دۆلاریش دابەزین تۆمار کاتەوە تا کۆتایی ئەمساڵ ئەمە سەر ڕایەوەی ئەگەری بەرزبوونەوەشی هەیە بەڵام بە دڵنیایە 740 دۆلار 750 دۆلاریش بەخۆی ئەبینێ. 1 بەرمیل نەوتی برێنت 67 دۆلار و 11 سنتە، تەکساس 63 دۆلار و 11 سنت ئەمڕۆ نەوت دابەزیوە. غازی سروشتیش دابەزینێکی باشی بەخۆین لەسەر و 3 دۆلارەوە بوو 24 سال لەمە پێش ئێستا 2 دۆلار و 89 سنت. ئەمە بازار و بۆرسەکانی جیهان بوو کە بۆ شازە بوو. باسی بابەتێکتان بۆ کەم ئەماوێ زۆر گەمان لەبێ وزە نێبووەکانە لەگەڵ زیادبوونی خواز لەسەر وزە مەترسی لەسەر سەرچاوەکانی بەرەمێنانی وزە دروست بوو بەڵام پێشکەوتنەکانی بەرەمێنانی وزەی نوێبووە خەمەکانی ڕەواندەوە لە ئێستادا هاوشانی سەرچاوە باوەکانی وزە لە وزە نوێبووەکان وزەی باش بەرهەمە هێنرێ بۆ ڕووناکی بۆ پیشەسازی تەنانەت کاریگەریکی باشیشی لەسەر بازاڕی وزەی جیهانی دروست کرد. دیمەنی پاکی شەقامەکان و کاری خێرای پرۆژەکان و زیادبوونی سەوزایی و دەیان گۆڕانکاری دیکە ئێستا دیمەنە باوەکانی پارێزگای کەرکووکن.
کاروان محەممەد پامنێری کورسات نیوز لەبارەی پرۆژەکانی پارێزگاری کەرکووک گفتوگۆی لەگەڵ ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک کردووە باسی لەوە کردووە لە ماوەی 1 ساڵە چەندین پرۆژیان بۆ کەرکووک ئەنجام ماوە و چۆن پارێزگاکەیان لە ڕووی پرۆژەکانی خزمەتگوزاریەوە پێشخستووە بە پێی پلانەکانی ئیدارەی پارێزگای کەرکووک تاکو 2 ساڵی داهاتوو سیما و دیمەنی شەقامەکان بە تەواوەتی بگۆڕدێن بۆ هەمیشە کەرکووک ماڵئاوایی لە کێشە و گرفتە کەڵەکەبووەکانی ساڵانی ڕابردووی بکەن. گوزەرێکی کەرکووک ئاشنای دەیان گۆڕانکاری گەورە دەکات. دیمەنی پاکی شەقامەکان و کاری خێرای پرۆژەکان و زیادبوونی سەوزایی و دەیان گۆڕانکاری دیکە ئێستا دیمەنە باوەکانی کەرکووکن. من لە پارێزگاری کەرکووک دەپرسم ئەم گۆڕانکاریانە چۆن هاتوونەتە ئاراوە؟ توانیمان لە ماوەی 1 ساڵ کە هیچ حکوومەتێک بە 1 ساڵ ئیشی دەرناکەوێت من لە بەغدا کارم کردووە هەموو حکوومەتەکان پێویستیان بە 3 ساڵە لە دوای 3 ساڵ ئەدای ئەو حکوومەتە و ئیشوکاری ئەو حکوومەتە دەرەکەوێت سوپاس بەخوای مەتوانیمان لە ماوەی 1 ساڵ ئێستاکە خەڵک خۆی باس لە ئیشوکارەکانمانەکان من چیتر ناموێ قسە لەسەر ئیشوکارەکانمان بکەین ئەمانوێت خەڵک خۆی ئێستا خەڵک باسێکات پرۆژەی استراتیژی باشمان هێناوە کاروانژیان پرۆژەی ڕۆشنبیری باشمان هێناوە کاروانژیان لە کەرکووک جگەل لە پرۆژە خەدەمیەکان و پرۆژەی ئەمار لە کەرکووک ئێستاکە هاوڵاتیان هەست بە هاوڵاتی بوونی خۆیانەکەن. ئەگەر پرۆژەکانی ئیدارەی کەرکووک لە چەند خاڵێکدا کورد بکەینەوە ئەوە ئەم خاڵانەی لای خوارەوە فراوانکردنی هەردوو ڕێگای سەرەکی کەرکووک سلەیمانی و کەرکووک هەولێر و نۆژەنکردنەوەیانە دروستکردنی هەردوو ئەندەرپاس و ئۆڤەرپاسی فلکەی ئیخوان و گەراجی بەغدایە کە 2 ئەندەرپاسی گەورەی کەرکووکن دروستکردنی 4 پردی گەورەی پەڕینەوەی ئۆتۆمبیل لە ناوچە جیاجیاکانی کەرکووک پرۆژەی سەوزایی و نەمام بە نزیکەی 7,000 دۆنم کە بەسەر کەرکووک و دەوروبەریدا دابەش بوون نزیکەی 900,000 متر چوارگۆشە و کۆنکریت بۆ کەرکووک و قەزا و ناحیە و گوندەکانی نزیکەی 20,000 متر ئاوەڕۆ و کاری دروستکردنی بۆ ناوچەکانی کەرکووک ڕاکێشانی بۆ ڕی ئاوی خواردنەوە بۆ نێو گەڕەکەکانی کەرکووک و قەزا و ناحیەکان و هەڵکەندنی دەبیری ئاو بۆ ئەو گوندانەی کە کێشەی کەمی ئاوی خواردنەوەیان هەیە فراوانکردنی ڕێگای گوندەکان و قیرتاوکردنی بە درێژایی 50 کیلۆمەتر بۆ چەند گوندێک هێنانی کۆمپانیای BP بۆ کەرکووک لەگەڵ چەند پرۆژەیەکی دیکەی بواری نەوت کە گرنگترینیان پاڵاوگەی بنزینە کە بنزین و غازی LPG بەرهەم دەهێنێت زیادکردنی پشکی کەرکووک لە کارەبای نیشتیمانی بە جۆرێک پێشتر کارەبای نیشتیمانی تەنها 7 سعات بوو لە 24 سعاتدا بەڵام ئێستا زیاد کراوە بۆ 13 سعات لە کۆی 24 سعات دانانی 450 حەویلە و 10,000 ستون و ستونی کارەبای ڕووناکەرەوە بە درێژایی شەقامەکانی کەرکووک کە ئێستاش کاری ڕووناکردنەوەی شەقامەکان بەردەوامە لەگەڵ کەمکردنەوەی نرخی ئەمپێری مۆلیدەکان بۆ کەمترین نرخ کە زۆر جار لە نێوان 3,000 و 4,000 و 5,000 دایە کردنەوەی 13 وێستگەی سەرەکی کارەبا نۆژەنکردنەوە و هاوکاریکردنی 6 نەخۆشخانەی کەرکووک پاکردنەوەی تەواوی کەرکووک بە ئامێر و شێوازی پێشکەوتوو کە لە مێژووی شارەکە و تەنانەت شارەکانی دیکەشدا نەبووە کردنەوەی 11 خوێندنگا بە سیستەمی نێودەوڵەتی کە خوێندکاران بە زمانی ئینگلیزی تێیدا دەخوێنن لەگەڵ دانانی بەردی بناغەی دەیان بینای خوێندنگە و بەشە ناوخۆی کچان بۆ کۆلێژی تەکنیکی کەرکووک سەرپەرشتیکردن و هاوکاریکردنی دەیان فیستیڤاڵ و چالاکی هونەری و ڕۆشنبیری و ئەدەبی ئەمانە تەنها بەشێک بوون لەو چالاشیانەی کە لە ماوەی 1 ساڵدا ئیدارەی کەرکووک ئەنجامی داون
هاوشانی ئیدارەی کەرکووک ئەنجومەنی پارێزگاش پاڵپشتی کار و پرۆژەکانن کە لە کەرکووک ئەنجام دەدرێن. ئەمەیە فەرقەکە لە من ئەڵێم پێش هەڵبژاردنەکانی 2023 و لەگەڵ ئێستایە یان پێش دەست بەکاربوونی حکوومەتی خۆجەوی و لەگەڵ ئێستایە کە دەست بەکاربوونە ئەویش ئەوەیە مەجموعەیە گەنجی کوڕ و کچی ئەم شارە لەم ساحەکەن بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی زۆر جوان خزمەت بگەێنین بە خەڵکی شاری کەرکووک. بەپێی پلانەکانی ئیدارەی پارێزگای کەرکووک تاوەکو 2 ساڵی داهاتوو سیما و دیمەنی شەقامەکان بە تەواوی دەگۆڕدرێن بۆ هەمیشە کەرکووک ماڵئاوایی لە کێشە و گرفتە کەڵەکەبۆکانی ساڵانی ڕابردووی دەکات. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک. کەمێک پێش ئێستا باسی وزە نوێبۆکانم بۆ کردن هیەوەیە کە ئەم بابەتە زیاتر گرنگی پێبین کە ڕۆژ بەڕۆژ لە پەرسەند نایە لەگەڵ مامۆستا ڕێبوار عومەر مامۆستای زانکۆی سلێمانی ڕوا شارەزای وزە نوێبۆکان بەسپاسەوە لە شتوتگارت قساکەم. مامۆستا ڕێبوار سڵاو لێبێ گرنگی وزە نوێبۆکان لە ئێستاە چییە؟ ئایا توانیوێتی لە نێو وزە باوەکانە ئەوەی کە پێشتر وزیان لێ بەرهەمەهێنرا جێی خۆی بکاتەوە تا ئاستێکی تر لە خەم ڕەخسی بێ بڵین ئەم جۆرە بەرهەمێنانی وزەیە کۆتایی نایەت؟ واللهی بەداخەوە ساوتەکەت پچرا باسی وزەی نوێ بۆمانە کرد ئێستا گەیشتوونەتە ئاستێک لە بەرهەمێنانی وزەی نوێبووە کە بتوانێت منافەسە و کێبڕکەی بەرهەمێنانی وزە لە سەرچاوە باوەکانەوە ببێ؟ زۆر سپاس بۆم دەرفەتەی کە پێتان نام دەستم خۆش بێت. ڕاستەکەی بۆ پرسیارەکەی بەڕێزێت نەک ئەوەی کە ئەکرێت سوود لەم سەرچاوانە وەربگیرێت بەعکسەوە گەیشتونێتە مەرحەلەیە گەیشتونێتە سەردەمێک ئەبێت لە ساسەد هەوڵ بین هەرچۆنێکی بێت ئەو سەرچاوانی وزەیەکی ئێستا لە بەردەستان کە با بڵێن زۆربەی نەوت و غاز و گازە کەمیان بکەینەوە ڕوو لە وزە نوێبۆکان بکەین بە شێوەیەکی گشتیش سۆلار بۆچی چونکە لە وڵاتی ئێمە بەڕاستی ئەتوانێت سوودێکی زۆری لێ بێنرێت بە حکمی ئەوەی کە یەک ڕۆژێکی زۆرمان هەیە دوو ناوچەکەمان شاخاویە بۆ وزەی هەوا با بڵێن کە ویندی پێوترێ زۆر لەبەر نییە وەکو ئەو ناوچانەی کە لەسەر ئاون و هەوایەکی با بڵێن بەردەوامیان هەیە ناوچە شاخاوەکان زۆر ناتوانێت سوود لە وزەی ویند با بڵێن وزەی هەوا وەربگیرێت بە حکمی ئەوەی تۆربولەنسی زۆرە بەرزونزمی زۆرە و هەواکە بە شێوەیەکی متەقەتع دێت کە زۆر ناتوانێت سوودی لێ ببینێت لەبەرەوە ئەو سەرچاوی کە ئەمڕۆ لە کوردستانە بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی بەرچاو ئەتوانێت سوودی لێ ببینرێت وزەی خۆرە. بەڵێ مامۆستا ئێمە باسی وزەی نوێبۆشت کرد لە ڕێگەی هەوا بێگومان لە ڕێی ئاو و شێوازی جۆرا و جۆر هەیە ئەو دوانیان کە بابەتی سۆلارە لەگەڵ بابەتی هەوای لە ڕیمی کوردستان لەبارە تاستێک بۆەوەی کە وزیان لێ بەرهەمێنرێ بەڵام بۆ بە شێوەزێکی بەرفراوان وزەی سۆلار نابینین نوێیە کاتماوە بۆی کە فراوانتر بێ یاخود لە بابەتی وزەی بەرهەمێنانی هەواشا بۆ ئەمە ناکرێت تێچووی زۆرە جەدوایەکی اقتصادی نییە هۆکار چییە ناوێرین ئێمە لە ڕێی باوە وزە بەرهەمبێنین؟ دەستەکانی خۆش بێت من لە خاڵی دووەمەوە بە جوابی پرسیارەکە دێمەوە مەسەلەی وزەی ویند وەکو پێشتریش باسم بۆ کردیت ناوچەکەمان ڕاستە هەوایەکی زۆرمان هەیە بەس هەوایەکی بەردەواممان نییە ئەو هەوایی کە دێوەکو بڵێن ڕەشەبای پێوتێ لای خۆمان لە پڕ زۆرە بێت لە پڕ کەمە بێت کە ئەمە زۆر ناتوانێت سوودی لێ ببینێت ئەمەش بەو مانای نییە کە بە هیچ شێوە ناتوانێت سوود لە وزەی وین وەرگیرێ ئاکرێت سوودی لێ ببینێت بەڵام بەو شکڵەنەت کە لە وڵاتانی تر بە تایبەتی وڵاتانی کە لەسەر ئاون سوودیان لێ بینی و تۆرباینی گەورە و محەقاتی گەوریان داناوە ناوچە شاخاوەکان ئاتن ئەم جۆرە تۆرباینانە زۆر بە زەحمەت دانن بە حکمی ئەوەی کە ڕێگا و جادەوانی تایبەتی وێ بۆ گواستنەوەی ئەم پارچانە بەڵام ئەکرێت بە شێوەی بە سکەیلی بچووک سوودی لێ وەربگیرێت و لە زۆربەی زۆری شوێنەکان دابڕێت وزەی خۆر سوودێکی زۆری لێ بینە لەبەر ئەوەی ناوچەکەمان زۆر لەبارە بۆ دەستکەوتنی وزەی خۆر ڕاستە وزەی خۆر دایرێک سوود لە وزەی خۆر ئەبینێت بەڵام ئەگەر ناوچەکە زۆر گەرم بێت دووبارە تەسیری تێکات و با بڵێن کەفاعەتی ئەو
وزەیکت بەرهەمی هێنیت زۆر بە پێی پێویست نیە ینی ناوچە کوێستانەکانی خۆمان زۆر باشە بۆ وزەی خۆر زۆر خەڵک لەوە ترساواڵێ بێت ناوچەی گەرم بێ بۆ سۆلار کاتە ناوچە کوێستانەکان باشتر نەخێر ناوچەی خۆی گەرمی وەکو گەرمی تا گەرم بێت زیاتر زەرری لێدات و با بڵین ئەو وزەی کە دەستمانەکرێت لەو پەنەڵە خۆریانەوە کەمەکاتەوە بەعکسەوە تا سار بێت زیاتر ئەبێت هەر لەبەرەمە شاگەتۆ دیبینی لە ئەوروپا خۆرێکی کەمیان هەیە بەڵام سوودی لێبین لەبەرەوەی زۆر گەرم نییە بەعکسەوە ئەگەر لە ناوچە گەرمەکان کە بەرە جنوبی عێراق بڕێن بەرەو خواردتر لەوانەیە ڕاستە و زەمان هەر لی دەستەکەی بەڵام بەو شێوەیەکە لە کوردستانی ئێمە لە دەستەکەی یان سوودمان لێبینەوە اینجا بۆ پرسیارەکەی بەڕێزە ئایا ئەکرێت نەک ئەکرێت بەڵێ زۆر باش ئەکرێت زۆر چاکەکرێت سوودی لێ ببینێت چۆن بە حکمی ئەوەی شەبەکەی کارەبای ئێمەش شەبەکەیەکی و لە بارمان نییە کە بتوانین ئەو وزەی ئێستا پێویستە بە پێی پێویست لەو شوێنانەوە کە وزەی کارەبا بەرهێمێنە نەقڵکرێت بۆ شوێنانی کە وزەی کارەبای پێویستە ئەگەر بکرێت لەو شوێنانەی کە وزەی کارەبا پێویستە وزەی خۆردا بنێت ئەو ئەتوانین بڵێن هاوکارێکی باشی شەبێت بۆ شەبەکەی کارەبای کە ئێستا هەمانە و لەوانەیە پێویست بەوە نەکات تۆ پارەیەکی زیاتر زۆر زیاتری تا سەڵ بکەیت بەڵامە بەستمە مامۆستا باسی ئەوەم بۆ بکەی هاوڵاتی سوودێکی لێ بەس پێشەوە بۆ جناب مامۆستای لە زانکۆی سلێمانی واتە کەم تا زۆر ئاگات لە بارودۆ خێرەمی کوردستانە بەس بۆ حکوومەتی هەرێم یا حکوومەت لە عێراق لە هەرێمی کوردستان گرنگی بەم جۆرە وزەیە چ لەسەر ئاستی حکوومەت چ لە ڕێگەی هاندان چ دەرفەت ڕەخساندن بۆ بیر لەوە ناکاتەوە پرۆژەی گەورە و زەبەلاحمانە بێت پێچە دەنگی مامۆستا باش نەگاتە لای ئێمە کە بێگومان باسی وزە نوێبۆکانمانە کرد کە لە ڕێگەی وزەی خۆرەوە مامۆستا ئاماژەی بۆ کرد کە هەرێمی کوردستان زۆر لەبارە مەرج نییە شوێنێکی گەرم وزەیەکی باشی لێ بەرهەمبێنرێت لە ڕێگەی سۆلارەوە بەڵکو شوێنانی کە ناوچەی فێنکن بۆ تیشکی خۆری باشیان هەیە زیاتر سوودی لێ ئەبینرێ ناوچە کوێستانیەکان شوێنێکی زۆر باشن بۆی کە وزەی خۆریان لێ هەمبێنرێ واتە جۆرێک لاڵە تێگەیشتن هەیە بەرەمێنانی وزەی کارەبا لە سیستەمی سۆلار یاخود خۆرەوە پێوەست نییە بە بابەتی گەرمی زۆر بەرزەوە ئەگەر گەرمی زۆر بەرزیەوە بەشێکی وزەی کە دەستێخە لە دەستی ئەیە جاباسی لەوەش کرد ئەکرێت لە هەرێمی کوردستان سوود لە باش وەربگیرێ وەکو وزەی نوێ بووە بە تایبەت لە ناوچە کوێستانیەکان شاکەن بەڵام گرفتێکەیە کە هەرێمی کوردستان بەردەوام بای نییە ڕەشەبای نییە ئەوەی لە سلێمانی ڕەشەبای ئەمڕۆ ڕەشەبایەکی باش لە سلێمانی بۆ ڕەشەبایەکی پاییزانی باش ئیتر بە گەڵای درەختیە وت کۆتاییت هاتووە بەردەوام نییە لە وەرزێکا چەند ڕۆژێکەیە لە مانگێکا چەند ڕۆژێکەیە بەڵام پێچێ ناوچە شاخاوی و چیاکان سوودیان هەر لێوەربگیرێ بەڵام باوترینیان ئاسانترینیان وزێ لە تیشکی خۆرەوە چونکە ئەگەر بابەتی سیستەمی باش بەکاربێنێ بێ لە شوێنێکی دوور بەرەمێناکی بۆ گواستنەوەی وزەکەی بەڵام سیستەمی وزەی خۆر ئەتوانین لە سەرباندانی لە حوشە لە تەنیشتی خۆتە و شتێکی زۆر گرنگیانژە پێکرد کە بۆ من جێی سەرنج بوو ئەوش بابەتیەوە بوو هێڵەکانی گواستنەوەی کارەبا لە هەرێمی کوردستان توانای ئەوەیان نییە تۆ وزەیەکی زۆریان پیا بوو گوازرێتەوە واتە وێزگێکی بەرەمێنانی کارەبا لە چۆمچەماڵ هەیە ئەگەر تواناکەی بک بە دوو ئەوەنا هێڵەکانی گواستنەوەی کارەبا تحمل ناکەن ئەو بڕە زۆرە کاربا بگوازنەوە بۆ شارەکان و بۆ شوێنەکانی تر بەڵام وزەی خۆروانیە تۆ لە نزیکی خۆت و لە تەنیش خۆت یاخود لە سەربان دای ئەنیت کە زۆر نزیکە و پێویستی بە گواستنەوەیکی زۆر نابێت لە ڕێگەی هێڵەکانی گواستنەوە مەبەستم کێبڵی زۆر بەکار ناهێنی هەر لە تەنیشتی خۆتا بەرەمێنانەکەت هەیە و لە ڕووی تێچووشەوە بە ماشێەوە تا ئەستێک باشە هیوادام بتوانین مامۆسا دەرفەتیەوە بێت لەسەرەوە قسەمان بۆ بکە کە هاوڵاتی چ سوودێک لەما بینێ تا چەند هاوڵاتی لە هەرێمی کوردستان بۆ بەلای و گرنگ بێ بەرەمێنانی کارەبا لە خۆر بێ یان لە نەوت بێ یا لە غاز بێ بۆ هاوڵاتێکی ئاسایی ئەمە چ فەرقێکیە کە بێگومان من زۆر مەبەستم بوو ئەمە بزانین لە ڕووی تێچۆ لە ڕووی ژینگەوە هەروەها لە ڕووی دابیکردنی وزەی بەردەوامیشەوە کامیان بۆ ئێمە سوودی هەیە بایەخی هەیە من بۆ لام گرنگ بێ هاوڵاتیەکەم حکوومەت کارەبای یاومەتی تر گرنگی بۆ من چییە بە نەوت بەرهەمێنێ بە کارەبا بەرەمێ بە غاز بەرەمێنێ بە تیشکی خۆر بەرەمێنێ گرنگی من کارەبام هەبێ هەرەمە بەس یاخود پێویستە جیاوازێک بکەین
ئەوە چ کاریگەریەکە کە دروستێکا لەسەر ژیانی هەرێکێکمان. ئەو پرۆژانەی بین پرۆژەی گەورە و زەبەلاحەسە لە هەرێمی کوردستانی تا ئاستێک چەند پرۆژێکی هاوشێوە ئەنجام درراوە کە ئاستی بەرهەمێنانیان بەرزە تا 2 میگاوات کارە باش ئەتوانن بەرهەم بێنن و بەشێکی تریان لە هاوێزگەکانی هەرێمی کوردستان کە باشتر ئێمە گرنگ بە سیستەمی بەرهەمێنانی وزە لە ڕێگەی خۆرەوە بین ئەوی ژەوەیە لە 170 بەرهەمێنانی وزەی کارەبا لە هەرێمی کوردستان پشت بە غازە بەسێ وشکە غازی کۆرمۆرە ئەگەر بێت و خوانە خواستە بارودۆخێک لە کێڵگەی غازی کۆرمۆر ڕووبە لە 170 دانیشتوانی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن لە 100 بێ کارەبا بن. لە ماوەی ڕابردووشە ئەم جۆرە ئەزمونەمان هەبوو کە هەندێک جار ڕوبەڕووی کوژانەوەی سەرتاسەری کارەبا بووی لە هەرێمی کوردستان بۆیە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی وزە بەتایبەت بە وزەی نوێ بووە ڕۆڵێکی زۆر باشە بینێ کە لە کاتی قەیرانەکانە لە کاتی کێشە و گرفتەکانە لە کاتی لە دەستدانی سەرچاوەکانی تری وزە بتوانین پشتی پێ ببەستی کە بگوانم هەنگاوێکی زۆر باشە بێ بۆی بتوانین سەرچاوەکانی داهاتی وزە لە هەرێمی کوردستان فراواتکەی کە ئێستا لەسەر ئاستی جیهان پێشبڕکێ کێ زۆرترین وزە بەرهەمێنێ لەلایەک و لەلایەکی ترەوە بەرهەمێنانی ئەم وزەیە لە چەند سەرچاوی جیاوازەوەە واتە پشت بە نەوتە بەستێ غاز وێزگی ئەتۆمی وزەی نوێبووە لە ناو وزەی نوێبۆ پشت بە خۆرە بەستێ بە ئاو بە سەرچاوەکانی تر ئەمە هەموو پێوەری سەرەکیین بۆ پێشکەوتنەوەی وڵاتێک و ڕۆڵی زۆر گرنگیان هەیە لەوەی کە ئابووری وڵاتێک پێش بخەن بەتایبەت لە ڕووی پیشەسازیەوە چونکە ئەگەر سەرچاوی وزەی زۆر باشە نەبێ ناتوانی کارگە و کارخانە و شوێنی بەرهەمێنانی گەورە و فراوانێ هەبێت چونکە هەر کارگەیەکدانی پێویستی بە وزەی باشە بێت. من چاوەڕێم کرد مامۆسا بتوانین وەری بگرینەوە بەڵام گرفتێکە بوو نەماتوانی پەیوەندی ئینتەرنێتی و خەتی ئینتەرنێتیژەوە گرفتێکی ترە. باسی بەهای شتێکتان بۆ بکەم باسی دراوی دراو و کۆنا بەهۆی مامەڵەکردنی کاغەز درای کاغەز نێوان خەڵکە ئەم دەس و ئەو دەسەکات ڕوبەڕووی دران لێبوونەوە و کۆنبوو نەبێ جاهایەتە بیرێکێ لە گیرفانیا بە خەسالە ئەشۆردرێ هەیە کە لاسکەکە لێکاتەوە تااقەتینی ئالیکە ئایلێکا سوچێکی دۆلارەکە ئابایە 25 و 50 با ئیتر دوایی ئەبێ 1000 جاپاڕێتەوە تا دوکانێک لێ وەرگێ. ئێستا ئەم دراوی دراو و کۆنەیە بۆتە کێشە بۆ مامەڵەکاران تۆیتی ئەوەری ناگرێ ئەوە یا بە تۆ کێشە و نییە ساغ نابێتەوە لە لایەکی تریشۆ بۆ بە سەرچاوی کەسابەت بۆ هەندێک کەس لە بازاڕەکانی ئاڵوگۆڕیدا هەندێک کەس ئیشیان ئەوەیە ئەم دراوە کۆنانە وەرەگرن بە نرخێکی کەمتر یا ئەی گۆڕنەوە ئەوان سەرچاوەکەزانیان بە نرخێکی تر و قازانجێک ئەیفرۆشنەوە جۆرێک لە جۆرەدان دەستکارەکەن. گەیلان پامێری کورسانیش لە هەولێر چۆن راپۆرتێکی کۆ لەسەر ئەمە هەندێک فرۆشیار و کڕیاری دواندۆ لەسەر بابەتی دراوی دراو و کۆنا قساک. دراوی دیناری عێراقی و دۆلاری ئەمریکین هەردووچیان شەکەت و مادوو دڕاون لە پرسین بۆچی لە بازاڕەکانی ئالوگۆڕ دراو لە هەرێمی کوردستان ئەگەر 25,000 دینارت پێبێت کەمتر لە بەهای خۆی و بە دۆلار وەردەگیرێت لە بەرامبەردا ئەگەر دۆلاری دڕاو و مادوو پێبێت ئەوە کەمتر لە بەهای خۆی وەردەگیرێت و بە دینار مامەڵەی پێوە دەکرێت. لە بازاڕەکانی هەرێمی کوردستان پارەی کۆن و دراو تا ڕادەیەک ئاستەنجی بۆ مامەڵەکردن لە نێوان کڕیار و فرۆشیاران دروست کردووە بە جۆرێک ئەوانەی پارەی دراو وەردەگرن خۆیان بە زیانمەند دەزانن. کاکە جان باشی ئەو پارەم لێ وەردەگری تۆزە کەون بووە ناوەڵە لێت وەرناگرن چ عیبیتی کارێک نایەوە بەس لە بەرەوەی کەونە لەبەرەوەی کەونە و دڕایە و ئایمەکە چۆنە ئەمەجارشکە بدەین و مشتریشکە وەڵامەکە بە بەلاش بم دێت وەرەگرم بەبێ بەرامبەرتوانم لێت وەرگرم بەس بە شتێک بەری لێت وەرناگرم خر لێم وەرناگرن من لێم وەرناگرم تۆش مش لێت لە کەسی وەرناگرم پێڵێن بتلێ خوێن ئەمەی سە لە بتلێ خوێن دەرچووە ئەگەر وەریگری ئەوە 25,000 لێ دەڕۆمە بەست ئەی چۆنەوە لەوانەیە ڕۆژێک کامل بەدوای ئەمەیە ڕاکەم ئەوەش وەرگرم معنەوەی ئەمڕۆ هیچم نەکرد. بەهای ئەم دراوانە لەلایەن کڕیارانی بازاڕی ئالوگۆڕی دراوەکان دیاری دەکرێت ئەویش بە مەبەستی دووبارە فرۆشتنەوە و قازانجکردن تێیدا مامەڵەی پێوە دەکەن. 25,000 بڵێ لە 12 لە 15 دلارەوەتا 12 دلار وەرژێ 13 دلار وەرژێ ئەو بڵێ حسب دراوەکەی ینی دراوەکەی بەسیت بێ
سەر بەسەرە بەس ئەگەر قیچێک زۆری دڕابێ و $15 بە $12 وەرەگری ئەوە خڕی دەکەن دەینێری عرب و مەرە بەیە دەی بە بۆ بانکی مرکزی لە بەغدایە دەیگۆڕێتەوە کاکە ئەو دۆلارە هیچ عیبی نیە نوێ ماشەڵڵە نوێ ئەوەندەی بە ئاستەمەکە جێی بە تۆزە 15,000 کەم تلێگر پارە چ عیبیە ئەنی باشتر وایە بەڕاستی باقی ناوەندی عراقی سەلقەچ هەیە لە هەولێر توانی لە ڕێگەی ئەم باخاونە پەیوەندی بەوانە بکەن کە ئەم پارەیە لە خەڵک بۆ بجێتەوە پارەی کە ناڕوە لە بازار بۆ نمونە کابرا 25,000 دیاری بەیە بە $15 دەیگۆڕێتەوە بە $12 دەیگۆڕێتەوە پاشان خوردەکەی لە دیاش دەیگۆڕێتەوە لەبەر هەندێک لەبەر عرام و عراریە. هەموو جۆرە دراوێکی عێراقی بە ژێرەی یاسا بانکی ناوەندی لێ بەرپرسیارە بە وەرگرتنەوەی پارەی کۆن و دراوەکان ئەم گرفتە بۆ مامەڵەکاران و هاوڵاتیان و بازرگانان چارەسەر دەبێت. گەیلان سابری کورساد نیوز هەولێر. پێشەوە راپۆرتە لەگەڵ مامۆستا ڕێوا قسەمەکە لەسەر بابەتی وزەینەوە بۆ کێشەیەکی ئینتەرنێتە بوو پەیوەندیەکەمان نەبوو ئێستا ئەتوانین قسە بکەینەوە. مامۆستا باسیەوە بۆ حکوومەت گرنگی بەم پرۆژانە نایە. زۆر سپاس دووبارە دەستان خۆش بێت کە پەیوەندەکە دروست بووە. واستەکەی ئەگەر بڵین حکوومەت ئیتمان بەم پرۆژانە نادات ئەتوانم بڵێم تەواو نییە لەبەرەوەی حکوومەت بە تایبەتی ئەم کابینەیە دەستخۆشیان لێ یەکەم زۆربەی زۆری کابینەکانی ترا لەوانەیە بە پێی پێویست بە وزەی خۆر ئیشێکی پێویست نەکرابێ بەزەم کابینەیە دەستخۆشی لە هەموو ئەوانە یەکەم کە توانیان قەراری وزەنێوبەکان دەربکەن و قەراری وزەنێوبەکان لە پەرلەمانیشەوە دەربچێت بەپێی ئەو قەرارە کە هەر کەسێک لە ماڵی خۆیەوە ئەتوانێت وزەی خۆی ئەو وزەی کە پێویستە وزەی کارەبار لە ڕێگەی وزەی خۆرەوە بەرهەمی بێن. خۆی لە ڕاستی ئەگەر حکوومەت ڕێگا نەدات ئەو پەناڵانەی کە لە سەربان دانین بە کارەبای نیشتیمانیەوە بەسرێتەوە سوودی لێ نابینین. لە دوای ئەو قەرارە بەڕاستی من پێم سەیرە بە تایبەتی خاوەن کارگە و کۆمپانیاکان ناتوانن سوود لەوە ببین و مامۆستا پرسی سەرچاوی وزەی خۆیان بکەن بە وزەی خۆر سوودێکی لێبینایەوە سوودی چییە بۆ خەڵک لە ماڵەوە تۆ کارەبای خۆتت هەیە چ لات گرنگ بێ بە خۆر بێ یا بە نەوت بێ یا بە غاز بێ یان منەگەر لە ماڵەوە داینێم بێگومان کولفەیەکی من چ سوودێکی لێبینم. دەستی خۆش بێت خۆی پرسیارەکە لەوانەیە بەو شێوەیە کە جەنابێکی هەر کەسێ بیکە بەس لە حقیقەتە ئەمە لە ساسەد وان نییە سوودێکی زۆری لێبینی ئەو پارەی کە تۆ حەج محەتەیەکی سۆلار پێویستە و لە بەردەستا بێت و سەرفێکەیت بە گەرنتی پێێتەڵم لە ماوەی 2 ساڵ یا تا 3 ساڵ و نیم بە گەرنتی پارەکە تەمی کۆمپلێت دەستەکەوێتەوە لەو کاتەوە ئەتوانین بڵین ئەو سیستەمە بۆ ماوەی 25 ساڵ بە خۆڕایی ئیشە بۆکە. ئەبەرەوە ناتوانانی بڵێ وڵا سوودی نیە سوودێکی زۆر باشیە بۆچی خەڵک ناتوانێت دای بنێ ئەلەمانە گلەی لە حکوومەتەکرێت و حکوومەت کار ئاسانی نەکردووە دانانی ئەم جۆرە سیستەمانە تۆ سەرمایەکی پێویستە لە بیدایەتە ئەو پارەیە ئیسtismار کەیت و بکەیتە پرۆژەکەەوە زۆر ئەو پارەی بەدەستەوە نییە لەوانەیە زۆر کەس ئەو پارەیە ناتوانێت دایرێک ئەو پارێت ئیسtismار کات و محەتەیەکی سۆلا لە سەربانەکەی دابنیان لە سەربانی کارگەکەی دابنیان یان ئەو جێگای دابنە کە پێویستە. لەم وڵاتانە ئەتوانم بڵم ئەو بانک هەستاو بۆ ئیشە حکوومەت کار ئاسانی بۆەوە کرەکە تۆ ئەتوانی پارەکە بەقەرە زۆر بگری لە ماوەیەکی کورتە پارەی بانک بیتەوە لە زیاتەوەی کە تۆ پارە بە حکوومەت بیت و پارەی حەقی کارەبا بی بە حکوومەت تۆ وەکو پارەی محەتەکەی خۆت دابێت لە 2 ساڵ 3 ساڵە ئەبێتەی خۆت و تقریبا 20 ساڵ بە خۆڕایی ئیشە بووە کە سوودەکەی ئەوەیە. ئێمە داوای ئەوە لە حکوومەت دەکەین ئەو کار ئاسانیە بکات بە تایبەتی ئێستا لە حکوومەتی عێراق لە بانکی مرکزی عێراق پارەیەک تەخسیس کراوە بۆ ئەم جۆرە سیستەمانە لە جنوب زۆر سوودی لێوەگیراوە بەداخەوە لە کوردستان تا ئێستا نەکراوە بە شێوەیەکی پێی سوودی لێ ببینێت وەزگە ئەمە بکات کارێکی وا بەڵام مامۆستا پێشنیارێکی باشی کردەوەی کە قەرزی کۆمپانیەکان هەبێت تا ئێستا عێراق بڕیارێکی وایە بوو بەڵام ئەرێمی کوردستان شتیوای نەکرۆ چەندە بڕیار $200 میلیۆن لە چارچوی پرۆژەی ڕووناکی بۆ بابەتە تەرخان کرێ بەس خۆتە زانی بازاری هەرێمی کوردستان هەمە چەشنەشتی تایە ئەم بازاری وزەی نوێبوانش بە تایبەت سیستەمی سۆلار هەمە چەشن بۆ خەڵک جۆرێک لە سەرلێشێوانی دروست بوو تایە هی باش کوالەتی خراپ خەڵک چۆن متمانە بکە کە سیستەمێکی سۆلاری باشی داناوە جاکردنەوەی ئەم کوالێتیانە چۆنە ئاسانە
واللهی ئاسانە ئەکرێت ئەگە کەسانی شارەزا هەن ئەتوان ئەوە دیاری بکەن بەڵام بەڕاستی دڵگرانم بەوەی کە ئەگەر ئەمان بە شێوەیەکی خراپ باسی کۆمەلگا بکەین بەداخەوە کە ئیتر ئەتوانم بڵم باسی خۆمانەکەین باسی کە سوکارەکەین باسی ئەو خەڵکی خۆمانەکەین کە لە وڵاتانشی لە وڵاتە داجێکی زۆر خراپ دروست بووە ئەویش ئەوەیە بەس ئەوەنە من قازانج بکەم ئیتر پیرروسیا هەر کەس شیرێ دێت ئێمە باسی سۆلار بکەین ئایا کوالیتی باش دێت یا کوالیتی خراپ دێت نەک لە سۆلارە ئێمە لە دەرمانە بەڵێ کاری ئەکرێت لە خواردنە خراپەکاری ئەکرێت لە سۆرای شەبامان شێوە خراپەکاری ئەکرێت ڕاستێکی ئەمە سەروەتێکی نیشتیمانیە ئەم سەروەتە نیشتیمانیە ئەبێت بەڕاستی حکوومەت تۆزێک چاوتیشتر بێت لەوەی کە ئێستا ئاگوزەرێ لە کوردستانە هەر کەس بە ئارەزووی خۆی لە هەر شوێنێکەوە بە چه شکل و شێوێک و بە چ کوالیتیەک مادەکە بێنێتە ناو کوردستانەوە ئەتوانرێت بە ئارەزووی خۆی بفرۆشێ بەبێ ئەوەی هیچ محاسبە و لێپرسینەوەی کە بێمە تاوانێکی گەورەیە بەڕاستی بەرامبەر بە میلەت دەکرێت میلەت ناتوانێت ئەو چاودێرێ بکە ئەمە ئیشی حکوومەتە حکوومەت ئەبێ ئەو چاودێرێ بکە حکوومەت ئەبێ نێڵێ هەموو جۆرە پەنەڵێک بێتە وڵاتەوە حکوومەت ئەبێ نێڵێ ئەم جۆرێک ئەگەر کوالیتیەکی دیاریکراو نەبێ بێتە وڵاتەوە لە پاڵیشیە کار ئاسانی ئەو بتوانێت ئەگەر ئیمکانەتی مادی نەبوو هاوکاری مادی بکرێت و بە لە زیاتیەوەی پارەی کارەبادا بە چەند ساڵێک پاری محەتەکەی خۆی بات و خۆی کارەبای خۆی تەولید بکات خۆی کارەبای خۆی بەرهەم بێنێت ئەمە بەڕاستی خێرێکی گەورەیە ئەگەر لەگەڵ خەڵکا بکرێت چونکە دەرچاوی وزە ئەتوانم بڵم وەکو وزە هەر بەعام ئەو وزەی کە تۆ لە ماڵی خۆتەکە بڕێزە لە ماڵی مامۆستا سەبارەت بە بابەتی ژینگە من مەبەستە باشەکانی وزە نوێبووەکان باسکردنە لە بابەتی ژینگە داوای لە بردنەکەم بەسەر چاو دێنە سەر بابەتی ژینگە بەس ئەو قسەوە ئەو جملێت تەواو بکەم داوای لە بردنەکەم باوەڕ کە ئێستا هەر بەڕێزت ئەگەر ڕێگای ئەوە بدرێت ئەو سەرچاوی ئەو وزەی کە پێویستە ببرێتە سەرچاوی وزەنەوە بۆکان خۆت وزەی خۆت تەولید بکەیت ئەوە ئۆتۆنۆم ئەبیت ئێمە چۆن خواردنمان پێویستە ئەومان پێویستە وزەشمان پێویستە ئیتر ئەگەر وزەی کاربای وزەی گەرمیە تۆ ئەگە ببیتە ساحبی ئەو وزەی کە خۆت بەرهەمی دێنی بەڕاستی ئەمە شتێکی زۆر گەورەیە لە زۆر وڵاتە ڕاستی پێ بڵم ڕێگای نادەن یعنی سەرچاوەیە کە ئەتوانێت زۆرترین قازانجی تایە حکوومەت ئەوێ دەستی تای هەبێت بەڵام خۆزگەوا بکرێت هەر کەس بتوانێت هیچ نەبێت بەشێ لەو وزەی کە ڕۆژانە پێویستێتی خۆی ساحبی بێ خۆی بەرەمێنەری بێت ئەمە بەڕاستی خێرێکی گەورەیە سەبار بە ژینگە مامۆستا لانێک باش وزەنێ بۆکان ژینگەیە بەڵام هەر خودی ئەم سیستەمی سۆلار و بەرەمێنانی کارەبا هۆکارێک نییە بۆ پیسبوونی ژینگە بە تایبەت لە دروستکردنی ئەو پەنێڵانە لە بابەتی پاتریەکان هۆکارێک نابن دووبارە بۆ پیسکردنەوەی ژینگە دەستە خۆش بێت نەک هۆکارێک نابن هۆکارێکی زۆر ترسناکن ئەگەر ئەمڕۆ ئێمە ئاوها لە ئەمبالاتانە دەستی بێنێ ئێستا لێرە ژوا بوو لە زۆربەی زۆری وڵاتەکانی ژوا بوو ئێمە یەکێک نین لە وڵاتانی کە با بڵین تازە دەستمان پێ کردووە ئەوە ڕێک پێدراوە بە ئاسانی بەبێ ئەوەی حساباتێک بۆ کرابێت دوای 25 ساڵ چی لەم هەموو پەناڵە دێت لەبەرەوە ئەمان فێری ئەوە بوون ئێستا کە کاتێک یەکێک دای ئەنێ ئەبێت بیل لەوەش بکرێتەوە لە دوای 25 ساڵ ئەم پەناڵە بۆ کوێچێ کە بەداخۆدا ئێمە بە هیچ شێوەیە بیری لە نەکراتەوە زبڵدانەکانمان ئەوەنە گەورە بوون قەناعەتم پێ بکە ئەگەر بۆ نەوەی نەوەکانمانیان ئەبێ بەجێ بێڵن و بزانن چۆن چارەسەری ئەوە بکەن کە ئێمە ئەم ڕۆژینگەمان تێگاوە ئەم پەناڵانەش بە هەمان شێوە کە ڕۆژانە بە کۆنتێنەر چەنەها کۆنتێنەر دێتە وڵاتەوە قەناعەت کامی دوای 25 ساڵی تر دووبارە ئەبێتەوە زبڵ و ئەچێتەوە ئەو زبڵدانانەی کە ئێستا هەمانە و هیچ جۆرە بیرکردنەوەیەکمان بووینە و چۆن چارەسەری بکەین چۆن بتوانین بیگەڕینەوە سوودی لێ ببینین ئەکرێت سوودی لێ ببینرێتەوە بەڵام ئەبێت لە ئێستا و بیری لێ بکرێتەوە ئەمە لە دوای 25 ساڵ فڕێ ئەدرێ ئەم فڕێدانە بۆ کوێ فڕێ بدرێت لە کوێ فڕێ بدرێت چۆن هەڵگیرێ و چۆن بتوانێت بکرێتەوە بە موادی ئەوەلی نەوەڵا خەسارەتێکی گەورە ئەدرێت ئەگەر بەو شێوەی ئێستا هەیە ئەوە هەردا بنێت و هیچ بیرێک لەوە نەکرێتەوە ئایا ئەو کاتێک کە ئەبێتە پاشەڕۆ کە فڕێ ئەدرێتە دەرەوە کاک ئیسیفادەی نامێنێت چی لێ بکرێت و چ سوودی لێوە بگیرێتەوە بەڵا خەسارەتێکی گەورەی و خەسارەتێکە بۆ نەوەکانی دوای خۆمانی بەجێ دێڵین بەبێ ئەوی بیر بکەینەوە مامۆستا من زۆر چێژم لە گفتەوەکەمان بینی زۆر سوودم لە زانیاریەکانت بینی بێگومان لە کاتی ترە ئەمانوێ زیاتر لەسەر بابەتە لەگەڵ جناب قسەکەی چکە پسپۆڕی و تایبەتمەندی و شارزایکی زۆر باشتان هەیە زۆر سپاس بۆ مامۆستا ڕێبارمەر مامۆستای زانکۆستیانەوە شارەزا لە بازاڕی وزەنێبووەکان باسی دروستبوونی بلۆکە جیهانیەکانتان بۆ یەکەم بەرامبەر بە و هەژمونەی ئەمریکا هەیەی بە تایبەت دوای سەپانی باجە گومرگەکان
لە میانی گۆڕانکاری جیۆپۆلیتیکەکانی ئاسیا نزیکبوونەی هندستان و چین بۆ بەیەکێک لە پرسە گرنگەکانی جیهان لەلایەن شرۆڤەکارانەوە باس و خواست و لێکدانێکی زۆری لەسەرکراوە دوو کێبڕکێرکاری مێژووین کە ساڵانێکی دوور و درێژە لەسەر سنوورەکان سەرچاوەکانی وزە تەکنۆلۆژیا ڕوبەڕووی یەکە بنەوە بەهۆی فشارە ئابوووریەکانی ئەمریکا بە ناچاری بوون بە هاوپەیمان بەڵام پرسیارێکی گرنگ و سەرەکی هەتا ئێستا بێوەڵام ماوەتەوە بڵێ ئەو هاوکاری نێوان و چین و هندستان ئاماژەوێ بۆ دەستپێکی ئەزمونێکی نوێ لە هاوکێشەکانی هێزەکان لە ئاسیا یاخود تەنها ئاگربەستێکی کاتیە و دڵی ئەمریکای پێتەقێنن. دوا بەدوای فشارەکانی ئەمریکا بۆ سەر هندستان هەواڵی نزیکبوونەوەی هندستان لە چین سەرنجی زۆرێک لە ئابووری ناسان و شیکارانی جیهانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. ئەمریکا لە سەدا 50 باجی بەسەر بەرهەمەکانی هندستاندا سەپاندووە جگە لەو جەنگە بازرگانیەی ترەمپ لە سەرەتای دەست بەکاربوونیەوە لەگەڵ چین هەڵی گیرساندووە سزای نوێشی خستۆتە سەر بەرهەمەکانی تەکنەلۆژیای ئەو وڵاتە و ئەوەش هۆکار بۆ ئەوەی دوو کێبڕکێکاری مێژووی ئاسیا بچنە یەکبەرەوە و ببن بە هاوپەیمان. خاڵی دەستپێکردنی ئەو یەکگرتنە فشاری ئابووری بوو چین کە بەهۆی سزاکانی تەکنەلۆژیا و باجە گومرگەکانی ئەمریکاوە زیانی بەرکەوتووە بە دوای بازاری جێگرەوەدا دەگەڕێ هندستانیش ڕۆبەڕووی باجی گومرگی قورس بۆتەوە لەلایەن ئەمریکاوە و نیگەرانە لەوەی هەناردەی وڵاتەکەی زیانی بەربکەوێت و بەو هۆیەوە لە هەوڵدایە پشبەستنی تاگلایانانی بە بازارەکانی ئەمریکا کەم بکاتەوە. لەم دۆخەدا هەردوو وڵات بڕیاریان داوە لایەنی کەم بە شێوەیەکی کاتی ببن بە هاوکار و هاوبەشی دارایی و بازرگانی لەوانە بۆ پەرەپێدانی سیستمەکانی پارەدان بۆ ئەوەی هەژمونی دۆلار کەم بکەنەوە و ڕێڕەوی بازرگانی نوێ لە ئاسیا بدۆزنەوە. لە ڕاستیدا چین و هندستان لە ڕووی ئابووریەوە کێبڕکێکاری مێژووی یەکترن هەردوو وڵات هاوردەکاری گەورەی وزەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و لاکڕینی نەوت و غازی سروشتی و شل و تەنانەت بەرهەمەکان زاییەکانیش وا چەندین جار دژایەتی یەکتریان کردووە. لە تەکنەلۆژیا گرنگەکان و نیمچە گەیەنەرەکانەوە هەتا زیرەکی دەستکرد ڕکابەرایەتی ئاشکرا لە نێوان نیودەلهی و پەکیندا هەیە سەرەڕای هەموو ئەمانە فشارەکانی ئەمریکا لە ئاستێکدا بووە کە ئەو دوو وڵاتە پێیان باشتر بووە بەڕێوەبردننی ژیرانە بۆ کێبڕکەکانیان بکەن و ئاگربەستی ئابووری نەناسرا و پەیڕەو بکەن. دەکرێت بڵێن چین و هندستان لا بارودۆخی کۆئۆپتۆشیندان واتە هاوکاری بۆ مانەوە لا پاڵڕاگرتنی کێبڕکەی استراتیژی. لە ئێستادا ئەمریکا ڕۆلی سەرەکی دەگێڕە لە هاوکێشەکەدا ئەگەری ڕوودانی سێ سیناریۆ هەیە لەم بارودۆخەدا یەکەم ئەوەیە کە ئەمریکا بەردەوام بێ لە فشارەکانی و ئەوەش دەبێتە هۆی درێژە کێشانی ئاگربەستە ئابووریەکەی نێوان نیودەلهی و پەکین دووهەم پاشەکشەی ئەمریکا لە فشارەکانی کە دەبێتە هۆی وچەرخانی نیودەلهی بەرەو واشنگتن سێهەم دروستبوونی قەیران لە ناوچەکەدا کە لە ئەگەری دروستبوونی گرژی لە تایوان یاخود ڕۆژهەڵاتی ناوەڕاست هندستان ناچار دەبێ لە نێوان ئەمریکا و چین یەکێکیان هەڵبژێرێت و ئەگەری زۆرە ئەمریکا هەڵبژێرە. لە کۆتاییدا پێدەچێت یەکگرتنی هندستان و چین لەبەر ئەوەی بەهۆی فشاری دەرەکیەوە دروست بووە نەک ئیرادەیەکی ناوخۆیی یەکگرتنێکی بەرژەوەندخوازی و کاتی بێ نەک هاوپەیمانیەکی استراتیژی هەندێک لە شیکاران پێشبینی دەکەن کە لە ئەگەری نەرمینواندنی ئەمریکا لە بەرامبەر هندستاندا دیسانەوە بەریەکەوتنی دوو جلهێزەکەی ئاسیا سەر هەڵبداتەوە. هەواڵێکی بەپەلە هەیە لەسەر شاشی کورسات نیوزەوە بەدواچوونم بۆوا کرد ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاری ئاوەکە سزاکانی سەر ئێران بۆ هەمیشەیی هەڵ نەگرێت واتە سزاکانی سەر ئێران بۆ هەمیشە ئەمێنێتەوە. وڵاتانی ئەوروپا بەریتانیا فەڕەنسا ئەڵمانیا لەگەڵ ترۆیکا کۆمسیۆنی ئەوروپا لەگەڵ سندوقی نەقد لەگەڵ بانکی ناوەندی ئەوروپا داوایەکیان لە 28 پێشکەش کرد بۆ گەڕانەوەی سەرجەم سزای نێودەوڵەتیەکان بۆ سەر ئێران کە پێوتێ سناباک یاخود سیستەمی ماشا یاخود سیستەمی پەلەپیتکە 27 ئەم سیستەمە چالاکە بێ ئەمڕۆ ئەو وەرەقەی کە ئەوروپا پێشکەشیان کرد بوو ئەدرێ بە ئەندامانی ئەنجومەنی ئاسایش ئێران بۆ ڕێگرتن لەوەی کەم سزایانە بگەڕێتەوە سەر وڵاتەکەی دەست پێشخەری کردبوو لە ڕێگەی کۆریای باشوورەوە داوایەکی پێشکەش بە ئەنجومەنی ئاسایش کردبوو کە سزاکانی سەر ئێران ئەوەی لە نەتۆگرتوەکان پێشتوە سەریا سەپێنراوە و تا ئاستێک سڕ کرابوو لەسەری هەڵگیرێ بۆ ئەوەی 27 ماگەم سزایانە چالاک نەبن بەڵام نێزانی کە ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا ئەندامی ئەنجومەنی ئاسایشتن و ئەندامی هەمیشەین فیتۆ بەکارێنن بە دڵنیایی بۆیە کۆبوونەوەکە هەر لە سەرەتا یەخسە بە فیتۆی ئەوان کۆتایی هاتوو ئەو هەناسەی کە ئێران بەتەما بوو لە دەستیە ئەوە بڕیارەکە وایە کە سزاکانی سەر ئێران بۆ هەمیشەی هەڵنەگیرێت بەردەوام بێت لە 27 مانگیش
چالاکە بێوەکو ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە بۆ کەناڵی 12 ئیسرائیل قسەی کردبوو ئاماژەی پێکردبوو کە بێگومان کاریگەری لەسەر تمەنە بێت. باسی بابەتێک سیرتان بۆکەم هەمومان هەژمارمان هەیە ئەکاونتمان هەیە ئیتر لە سۆشیال میدیاوە بیگرێت تا کۆگاتە بابەتی بانک. زۆر نەوانی کە هەژماری بانکیان هەیە و دواتر لی ناپرسنەوە یاخود پاسوەردیان بێت یاخود دیار نامێنن. لە بانکەکانی ئەڵمانیا هەندێک حسابی بانکی هەیە کە پیانەوتێت هەژمارە لە بیرکراوەکان خاوەنی ئەو هەژمارانە دیار نینکێن دەوتێت یان خاوەنەکانیان لە ژیان نەماون هیچ وەرەسەیەکیشیان نییە یاخود هەژمارەکان پەیوەندیان بە کاری ڕەش و بابەتی مادەی هۆشبەرەوەی و خاوەنەکانیان پێیان باشتر بە دواداچوونی بۆ نەکەن لە بیرچوونەوەیان خۆشحاڵن. ئێستا ئەو پارەی لەو هەژمارانەیە نزیکەی 4 ملیار و 200 میلیۆن یۆرۆیە. حکوومەت حەزی لێ ئەیەوێ ئەم پارەیە دەستی بەسەرا بگرێ و بەکاری بێنێ بەڵام بانکەکان ئەڵەن نەخێن مافی خەڵکە و حکوومەت تۆ بۆت نییە دەستی بۆ بۆی هەروەکو لای خۆمان چۆن حکوومەت یێرم دەست بۆ پارەی پرۆژە و هاوڵاتیان شت نابا لە بانکەکانە. لە دڵی سیستەمی دارایی ئەڵمانیادا ملیاران یۆرۆ لە هەژمارە بێدەنگ و لە بیرکراوەکاندا ماونەتەوە کە خاوەنەکانیان ساڵانێکە لە ژیاندا نەماون. ئەو پارە بێخاوەنانە نەک هەربوونەتە هۆی دروستبوونی پرسیاری ئابووری و یاسایی بەڵکو حکوومەت و بانکەکانیشیان خستووەتە سەر دووڕیانێکی ئەخلاقی و یاسایی. ئایا ئەم سەرمایە ونبووانە دەبێت هەر لە بێدەنگیدا بە بێکەڵکی بمێننەوە یاخود دەتوانرێت وەک بزوێنەرێک بۆ پرۆژە کۆمەڵایەتی و ئابووری و نیشتمانیەکان کەڵکیان لێوەربگیرێت؟ لە هەژمارە بانکیەکانی ئەڵمانیا نزیکەی 4 ملیار و 200 میلیۆن یۆرۆ پارەی بێخاوەن هەیە کە سەرنجی هەمووان و بەتایبەت سەرنجی حکوومەتی فیدراڵی بەلای خۆیدا ڕاکێشاوە. بەو هەژمارانەش دەڵێن هەژمارە بێدەنگەکان یاخود هەژمارە لە بیرکراوەکان. پسپۆرێکی ئابووری لەو بارەوە دەڵێت دوو ئەگەر هەیە یان خاوەنی هەژمارەکە لە ژیاندا نەماوە و هیچ وەرەسەیەکیشی نییە یاخود پێدەچێت هەژمارەکە پەیوەندی بە بابەتی پارەی ڕەش و بازرگانی مادەی هۆشبەر و بابەتی هاوشێوەوە هەبێت کە خاوەنەکەشی پێی خراپ نییە هەژمارەکە و پارەکانی لە بیر بچنەوە. بە گوێرەی یاساکانی ئەڵمانیا تەنها ئەو کاتە بە هەژمارێک دەوترێت لە بیرکراو کە دامەزراوە داراییەکان ساڵانێک نەتوانن پەیوەندی بە خاوەنەکەیەوە بکەن. بەرپرسێکی بانکی سپارادا بانک لەو بارەیەوە دەڵێت هەژمارە بانکیە ناچالاکەکان پرۆسەیەکی پێداچوونەوە و ئاگادارکردنەوەی چەند قۆناغی تێدەپەڕێنن بۆ ئەوەی بتوانن خاوەنی هەژمارەکە یاخود وەرەسەکانی بدۆزنەوە. ئەگەر نەتوانن پەیوەندی بە خاوەن هەژمارەکە و وەرەسەکەیەوە بکەن بانکەکە دوای 30 ساڵ هەژمارەکە دادەخات. بەڵام ئەگەر بۆ نمونە دوای 45 ساڵ کەسێک بچێت و داوای پارەکەی بکات بانکەکە لەسەرەتی پارەکەی بۆ بگەڕێنێتەوە. بێگومانە و ملیاران یۆرۆیە کە بێ خاوەن ماوەتەوە سەرنجی حکوومەتی فیدراڵیشی بەلای خۆیدا ڕاکێشاوە. حکوومەت لە لاپەڕی هەفتانەی گرێبەستی هاوپەیمانی ڕایگەیاندووە بۆ پەرەپێدانی داهێنانی کۆمەڵایەتی سوود لە پارەی هەژمارە بێخاوەنەکان دەبینێت. بەڵام بۆ دروستکردنی سندوقێکی لەو شێوەیە پێویستیان بەوەیە بانکەکان ئەو پارەیە بەدەستەوە بدەن. یەکێتی بانکەکان لەو بارەیەوە دەڵێت ئێمە لەگەڵ مشتەرەکانمان گرێبەستمان هەیە و بە دووری دەزانین داوامان لێ بکرێت و پارانە بدەینە لایەنێکی دیکە و نابێت حکوومەت دەستدرێژی بکاتە سەر مافەکانی خاوەندارێتی هاوڵاتیان. پێشبینی دەکرێت لە داهاتوودا ژمارەی حسابە بانکیە بێخاوەنەکان زۆرتر بێت بەهۆیەوەی چیتر قاغز بەکار ناهێنرێت و پاسۆردەکان لە بیر دەچنەوە و ئەپلیکیشنەکانی شاپدەیت ناکرێنەوە. بەو پێی 110 میلیۆن حساب بانکی لە ئەڵمانیا زیاتر لە 170یان بە شێوەی ئۆنلاین لەلایەن خاوەنەکانیانەوە بەڕێوە دەبرێن. بانکەکان بۆ وەرەسانەی کە پێیان وایە هەژمارێک هەیە و ئاگایان لێ نییە خزمەتگوزاری بە دوواداچوونی هەژماریان داناوە و بانکەکان ساڵانە هەزاران داواکار یان بە دوواداچوونیان بۆ دێت و ژمارەکەش بەردەوام لە بەرزبوونەوەدایە. ئەماش سەرڕای ئاستەنگیا یاسایی و ئەخلاقیەکان. ئەزموونی وڵاتانی ئەوروپی دەری دەخات کە دەکرێتەوە هەژمارە لە بیرکراوانە بەکاربهێنرێن بۆ بەرژەوەندی گشتی. دوێنێ باسی تمەنم بۆ کردن دوێنێ هەر 3 سعات کێ سازان 5:40 سعات 5:05 میوارێ پێم وتن ئەمە سزاکانی سەر ئێران کێشە دروستەکە بای تمەن دابەزێ پار و تومە پێرار و تومە 40 ساڵە تمەن کەسی نەکردەوە پیا و دۆزیتەوە هەڵی مەگرەوە لی دوور بە ئەوە هەر بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش خێرات تمەنی دابەزان دوێنێ 9 ملیۆن و 900,000 بوو ئێستا 10 ملیۆن و 600,000 کە بووم باسکردن 10 ملیۆن و 200 بوو بۆ 600 دڵنیابن بەرەو زیاتیش دابەزێ بۆ هیوایە بوورێکی زۆر باشتانە.